ئەو بازانە عنی بەڕاستی زۆر کە من زۆر گرانیشن نین هەریەکی زیاتر لە دەفتە تا دوازە دەفتەری دەکات لە فڕۆکەخانەی هەولێر دەست بەسەر دوو بازی دەگمەنداگیرە بۆ مەبەستە من ئەمڕۆ هاتوومەتە فەرمانگەی ژینگەی هەولێر بۆ بەدەداچن بۆ ئەم باسە بۆی شاتمە لای بەڕێز دڵشاد هیرانی بەڕێوەری فەرمانگەکە کاک دڵشاد ئەگەر بێت تێرە سپاس دەکەم سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ چۆن ئەم دوو بازەتان گرت بۆچی گرتان ئەوانێک ئەم بازانیان پێ بوو چێ بوون سەرتا زۆر بەخیر بێن بنبێت ئەو دوو بازە ڕۆژی 16 نۆ هەواڵیان پێدان کە دوو باز بە لە ڕێگای فڕۆکەخانەی هەولێر دەوڵەتی هەولێر دەستیان بەسەر داگیرایە بەوەی لەبەر ئەوەی بە ناسای هاتوونە ئەمەش بە تەنسیق لەگەر بەڕێوەبەری فێتنەری هەولێر کە لێژنێکمان پێکینە سەردانیان کردەوە ئابزان نەخۆشی هەیە نەخۆشیانی ئەو کە پاش ئەوەی دەرچوو کەیس نەخۆشییان نیە ئەمەوە لە فڕۆکەخانەی هەولێر وەرمان گرت بە تەنسیق لەگەر دەستەی پارێزانشنگی پارێز کاک ئازاد نووری کە ئەندامی باڵای ڕێککەوتنی سایبسە لێژێکمان پێکینە بە ئەوەی کە ئەو بازانە بە ئامانە تەسمیلی مەیدە ئەوەی باخچی ئاژەڵام بکەین تاکو و چارەسەری بە تاواتی بۆ دەدەچین و ئاەتان بە تەنسیق لەگەر بەغدا و ئەوانەکە لەگەر ئیمارات قسە بکەن ئەو بازانە بچێ هۆیە کاتیا بچە هۆیە کوچی چارەسەریان بکەین و بدە تەسمیلی ئیمارات بکرێتەوە وەکو قانونیان ئەلێرە لە کوردستان ئازادیان بکەین یعنی کەسانی کە بازەکانی هێنابوو ئیماراتی بوونیان نەخێر عراقی بوون هێرە لە ئیماراتی نابیان کە لێرە بیفرۆشن لەزە نازم بەچنەوە ئەگوو تا بەس بە ئەوە بوون شتەکانیان بە نادرستی بووکە بازەکان نرخیان چەند بوو چ جۆرە بازێک بوون ئە بازان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە یان لەگەر ژینگە هەرێمی کوردستان دەگونجن بەرە لەگە ژینگەری کوردستان دەگوزێ بەس لێرە ئەو بازانە عنی بەڕاستی زۆر کە من زۆر گرانیشن نین هەریەکی زیاتر لە دەفتە تا دوازە دەفتەری دەکەکە بەجێری قسەی خاوەنەکانیان ئێستان بازانە لە باخچی ئاژەڵانی هەولێرن پلانتان وایە چی لێ بکەن ئایا لێرە ئازادی دەکەن یاخود دەگەڕێنەوە ئیمارات تەسلیمی خاوەنەکانی دەکەنەوە چۆنەوە ئەوەی لێژنە لە ڕێگەی دەستی پارەچاکنی ژینگە و لە ڕێگەی ئەو لێژنە باڵایە قسە لەگەر ئەو لێژنەکە قسەی لەسەر دەکەن لەگەر ئیمارات قسەی دەکەن بەو ڕێکەوتنی ئاچی لێ ئا تەسمیل دەکرێتەوە یان ئەوە لە کوردستان ئازادی دەکەن ئەوان بڕیا لەسەر دەدەن ئەی خاوەنەکانیان ئەوان دەستگیر کراون یاخود تەنها بازەکان دەستگیر کراون بەس بازەکان تەژدی کراون لەبووی بازەکان ناقانونی خەڵکەکە ناقانونی نەبووە ئەم بە ڕسمی هاتینەوە جیاوازی خۆیانە بەڵام بازەکان بە ناقانونی هاتینەوە هەرێمی کوردستان